زۆر بەمان ئاگادارین لە هەرێمی کوردستانە زۆربەی سێکتەرەکان دەستی حیزبی تێدایە و حیزبیش حیزبەکانی دەسەڵات لە زۆربەی شتەکانە پشتی شێریان هەیە بەڵێ بە دڵنیایی هەموو ئەو شوێنانەی کە داهاتی لێوە دەسەکەوێت لە کوردستانە بە دڵنیایی سەرجەمیان قۆڕ کراون لەلایەن دەسەڵاتەوە بۆیە بە دڵنیایی ڕێگرتن لەم جۆرە داهاتانە حکوومەت ئەێنێتە قسە ئەوە فترەیەکی زۆرە چەند ساڵێکە بە ئەنواع و ئەشکاڵ شێوە تاقی کراوەتەوە و ڕێگەی مەدەنی گیراوەتە بەر حکوومەت بێباکە یعنی پاش چەندێک مانگرتن پاش چەندێک خۆپشاندان بێباکیەکانی حکوومەت و دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرەکەوێ بەرامبەر بە مامۆستایان لە ڕاستیە هەرێمی کوردستان ئەوەندە داهاتی هەیە دەوڵاتی وەکو هەرێمی کوردستانی پێ بەڕێوە ئەبرێ هەمووی نەبوونی بەڕێوەبردنێکی تەندروست و دەسەڵاتی دادپەروەرە کۆمەڵە خەڵکێکی کەمی کردووە بە ملیالێر و کۆمەڵە خەڵکێکی زۆریشان برسی کردووە ئەگینا وڵاتێکی هێندە دەوڵەمەنە بە کانزا بە داهات یعنی زۆربەی وڵاتانی دەوروبەریش لەسەر وڵاتی حکوومەتی هەرێمەژین ئەوەنە داهاتەکەی زۆرە یعنی ئەمە ئەو پەڕی لاوازی و بڵێم چی یعنی چ جۆرە ناوێکی لێ بنەی کە خەڵک بەم جۆرە برسی ئەکرێ بە ئامانج ئیتر ئایا بەگوێی وڵاتانی دەوروبەرەکەن بە وڵاتانی دژمنی ئێمە ئەمانە ئەچن بەڕێوەیانە بن یان هەر دەستێکی ترە لە پشتیانەوە بەداخەوە